بینەران و بیسەرانی بەڕێز لە شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا دوو ڕووداوی زێدە گرنگ لە باشووری کوردستان ڕوویدا. یەکێکیان دیدار و کۆبنەوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆک و ئەندامانی فراکسیۆنە کوردیەکان لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان سەبارەت بە پرۆژە بودجەی عێراقی فیدراڵ و پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراقیدا. ئەمە یەکێک لەو ڕووداوە نەبوون کە لە ماوەی ڕابردوودا ڕوویدا. هەروەها تەقینەوەکانی بەردەم دەفتەری سیاسی حزبی دیموکراتی کوردستان کە بەهۆیەوە ژمارە قوربانی لێکەوتۆتەوە. ئەمەش یەکێکە لەو ڕووداوانەی کە لە باشووری کوردستان ڕوویداوە بە تایبەت لە شاری کۆی و لە بەردەم دەفتەری سیاسی حزبی دیموکراتی کوردستان کە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان گۆڕانکاریەکی بنەڕەتی لە ڕووی ئەمنی هەروەها لە ڕووی سیاسیەوەش بۆ حزبی دیموکراتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان دێنێتە کایەوە. بۆ قسەکردن لەسەر تەقینەوەکانی شاری کۆی و بەردەم دەفتەری سیاسی حزبی دیموکراتی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کۆیە بەڕێز خالد عەزیزی سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستان لەگەڵماندایە. بەڕێز خالد عەزیزی بەخێربێن بۆ باسی ڕۆژ. پێم باشە لەوەوە دەست پێ بکەین دوا زانیاریەکان لەبارەی ڕووداوەکەی دوێنێ شەوی ڕابردوو چییە و ژمارەی قوربانیەکان ئێستا بوونەتە چەند؟ بە پێی ڕاگەیاندراوی دەفتەری سیاسی حزب ژمارەی قوربانیەکان ئەوانی شەهیدن 5 پێشمەرگەی حزبی دموکرات و 2 ئەندامی ئاسایش بوون، هەروەها 4 کەسیش بریندار بوون. تا ئەوجێ پەیوەندی بەلایەنی تکنیکی و پۆلیسی و ئەمنیەتیەوە هەیە. تەبیعەتەن کۆمیتەی ئەمنیەتی حزبی دموکراتی کوردستان و ئاسایش لەگەڵ هەماهەنگی و تەبادلی نەزەردان، بۆیە لەو پەیوەندیە ئێستا بڕێک زوویە ئێمە قەزاوەتێک بکەین. باشە. پێشتر باستان لەوە کردبوو کە سەرەتداوێکتان دەستکەوتووە لەبارەی ئەنجامدەرانی ئەو تەقینەوەیە. ئایا هیچ زانیاریەک ئاشکرا بووە لەوەی کوێ دەستی هەبووە لە ئەنجامدانی ئەو تەقینەوانە؟ سەرەداوەکە لە ڕوانگەی ئێمە وەک حزبی دموکراتی کوردستان زۆر ڕوون و ئاشکرایە. ئەویش ئەوەیە حزبی دموکرات لەگەڵ هیچ دەوڵەتێک لە ناوچەکە، لەگەڵ هیچ حزبێکی سیاسی، لەگەڵ هیچ کەمایەتێکی ئاینی، لەگەڵ هیچ گروپێک، لەگەڵ هیچ ئاین و ئاینزایەک کێشەی نییە بە غەیری جمهوری ئیسلامی نەبیە. جا ئەگەر وایە بە لەبەرچاوگرتنی ڕابردووی کێشەی کۆماری ئیسلامی کە بەگەلی کورد و حزبی دموکراتی فرۆشتۆ و تەحمیل کردووە لە چەند ساڵی ڕابردوو و بە لەبەرچاوگرتنی تەجروبە و ئەزمموی تێرۆرەکانی پێشوو، بێگومان لە ڕوانگەی ئێمە و حزبی دموکراتەوە ئەدرەسی ئەو شوێنە کۆماری ئیسلامی ئێران و تارانە. ئێمە لەوە قەناعەتی تەواومان هەیە هیچ لایەنێک لە ناوچەکە کێشەی لەگەڵ حزبی دموکرات نییە بە غەیری کۆماری ئیسلامی نەبێ. بەڵام بەڕێز خالد عەزیزی ینی وەکو دەزاندرێ هیچ بنکەیەکی سەربازی کۆماری ئیسلامی ئێران لە باشووری کوردستان نییە. چۆن دەکرێت بۆمبێک یاخود چەند بۆمبێک لە باشووری کوردستان بگەیندرێتە بەردەم بارەگای دەفتەری سیاسی حزبی دیموکراتی کوردستان لە کاتێکدا وەکو باسم لێوە کرد بوونی سەربازی کۆماری ئیسلامی ئێران لە باشووری کوردستان نییە؟ ئەگە ئێمە چاو لە وەزعیەتی شێوا و شڵەژاوی ڕۆژهەڵاتی نێوە ڕاست بەگشتی عێراق بە تایبەتی و دوای یەمەن و سووریە و ئەوانە بکەین، لە تەواوی چەند ساڵی ڕابردوودا کۆماری ئیسلامی بە تەواوی دەستی ئاوەڵە بۆ جێبەجێکردنی پیلانەکانی خۆی. بۆیە لە ڕوانگەی ئێمەوە وەزعیەتی عێراق جۆرێکە کۆماری ئیسلامی بە پێی بەرنامەکانی خۆی دەتوانێت خراپکاری ئەو تۆ بکات. بەڵام ینی چۆن دەکرێت ئەمە لە ڕووی پراکتیکیەوە جێبەجێ بکرێت؟ تۆمەتبارکردنی وڵاتێکی ینی گەورە وەکو کۆماری ئیسلامی ئێران کە بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران بە ئاشکرا بازدەوە دەکەن ئەوان دەست دە کاروباری هەرێمی کوردستان وەرنادەن وەڕێزیان بۆ ئاسایش و سەروەری هەرێمی کوردستان هەیە. تا ئەوجێ پەیوەندی بە دەستێوەردانی حکوومەتی ئێران لە هەرێمی کوردستانە ڕەنگە من لەو مەوقعیەتەدا نەبم و ئەو دەخالەتەش نەکەم لە کاروباری نێوخۆی هەرێمی کوردستان
ئەوە دەبێت کاربەدەستانی هەرێمی کوردستان وەڵام بدەنەوە بەڵام لە هەمان کاتیشدا بە دوای حزوری بەربڵاوی پێشمەرگەکانی حیزبی دموکرات لە نێوە خۆی وڵات بە تایبەت لە هاوینی ڕابردوو کاربەدەستانی نظامی کۆماری ئیسلامی زۆر بە ڕاشکایی و زۆر بە ئاشکرا هەڕەشیان لە حیزبی دموکرات کرد و لە ڕوانگەی ئێمەوە ئەوەی کە دوێنێ شەوێ ڕوویدا بەشێک لەو پیلانە و جێبەجێکردنی ئەو هەڕەشەیە بووە کە کاربەدەستانی نظامی سپای پاسداران لە چەند مانجی ڕابردوو لە حیزبی دموکراتیان کردووە. باشە ئەگەر بۆ چوونی بەڕێزیشتان خوێندنەوەی بەڕێزیشتان لەسەر ئەم پرسە ڕاست بکەوێ پێتان وایە کۆماری ئیسلامی ئێران ینی بەتەنیا دەستی لەم تەقینەوانە هەیە هیچ هێزێک هیچ کەسێک هاوکاری دام و دەستگاکانی ئیطلاعاتی ئێرانی نەکردووە؟ ئەوەی لایەنی ئەمنیتی و بەدواداچوون و لێپێچینەوە و لێکۆڵینەوە بێ ئێستا بۆ ئێمە لەو بابەتەوە بڕێک زوویە قەزاوت بکەن هەروەچی ئاماژەم پێدا کۆمیتەی ئەمنیەتی حیزبی دموکرات و هێزەکانی ئاسایش لەگەڵێک لە گفتوگۆ و هاوکاری و هەماهەنگیدان بۆی کە لەو بارەوە بتوانن بەدواداچووندا بکەن بەڵام بۆ حیزبی دموکرات هەروەچی ئاماژەم پێدا لەوەدا ئێمە ساغین کە بە غەیری کۆماری ئیسلامی هیچ کەس کێشەی لەگەڵ حیزبی دموکرات نییە بۆیە بێتەعارف و بە قەناعەتێکی تەواو ئەو ئەدرەسە هەر دەچێتەوە تاران و سەر کۆماری ئیسلامی ئێران. بەڵام زۆر جار دەگوترێ ئەنی بەرژەوەندی وڵاتان تا ڕادەیەکی زۆر بە شێوەکی گشتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سووریا لە عێراق بوونی هەیە و قسەش لەسەر ئەوە هەیە کە هەندێک لە وڵاتانی هەرێمی بۆ ئەوەی کە ڕەوشی هەرێمی کوردستان تێک بدەن دەکرێ بارەگەی حزبی دموکراتی کوردستان بکرێت بە ئامانج و حزبی دموکراتی کوردستانیش بۆ ئەوەی وەڵامێکی توندیە بێت بۆ کۆماری ئیسلامی ئێران لەم ڕێگایەوە پشێوی بکەوێتە هەرێمی کوردستان. تا ئەوجێ پەیوەندی بە حزبی دموکراتەوە هەیە بەرامبەر بە بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان و عیلاقاتی هەرێمی کوردستان لەگەڵ تاران بە ئیحساسی مەسئولیەتەوە جۆڵاوەتەوە و لە هەمان کاتیشدا پێم خۆشە ئێوە و هەموو بینەران و هەموو لایەک ئاگادار بکەمەوە لە مێژووی حزبی دموکرات هەرچەند ڕێبەرانمان ترۆر کراون دەیان کادرمان ترۆر کراوە کۆماری ئیسلامی هەموو شتێکی بەسەر ئێمە هێناوە بەڵام حزبی دموکرات هەرگز بە ترۆر جوابی ترۆری نەداوەتەوە حزبی دموکرات هەرگز بە تند و تیژی و خشونەت جوابی پیلانەکانی کۆماری ئیسلامی نەداوەتەوە بۆیە ئێمە لەو بابەتەوە هەموو لایەک دڵنیان دەکەینەوە ئەوەی کە کۆماری ئیسلامی لێی نیگەرانە و بە شدەتیش لێی نیگەرانە شعوری سیاسی و کۆمەڵایەتی کۆمەڵانی خەڵکە لە نێوە خۆی وڵات کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە مناسبەتی جۆرا و جۆر و بۆنە جۆرا و جۆرەکان لە مەیداندا هەوڵیان داوە بۆ مافەکانی خۆیان کار بکەن لە دەرفەتەکان کۆمەک وەربگرن بۆیە کۆماری ئیسلامی تێدەکۆشێ فەزای نائەمنی دروست بکە بە شێواندن و ترۆر و تەقینەوە و تۆقاندنی خەڵک ئەو جەوەی کە لە نێوە خۆی وڵات وردە وردە لە شکلگیریدا هەیە و لێی نیگەرانە پتر تێکی بدا و نائەمنی بکاتن. باشە ینی ئێوە دەڵێن ئێمە لە ڕێگای تیرۆرە وەڵامی کۆماری ئیسلامی ئێران نادەینەوە کەوایە دەبێ ڕێکارەکانی داهاتووی حزبی دموکراتی کوردستان چی بێ؟ ڕێکارەکانی داهاتووی حزبی دموکراتی کوردستان بەشێکی هەر ئەوەیە کە تا ئێستا پەیڕەوی کردووە ئێمە باوەڕمان بە خەباتێکی فرەنەهەند و متەنەوع هەیە ئەوەی بەلای ئێمە لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە جێگە و پێگە و نفوزی حزبی دموکرات نێوەخۆی کوردستانی ئێرانە و بەشی زۆری خەڵکی سەر بە حزبی دموکرات و لایەنگری حزبی دموکرات و ئەوانەی کە بە دوای مافەکانی کووردا دەڕۆن لە نێوەخۆی وڵاتن هەمووی ئیحتمام و کاری ئێمە ئەوەیە کە کۆمەڵانی خەڵک لە نێوەخۆی وڵات بە شێوازی جۆرا و جۆر هەروەکی ساڵانی پێشوو کۆماری ئیسلامی بە سالش بکێشن لە هەمان کاتیشدا ئێمە لە بواری فعالیت لە نێوەخۆی وڵات حزوری پێشمەرگانە ئەگەر پێویست بێ لە داهاتوودا دیسان هەر لە نێوەخۆی وڵات فعالیەتی دیپلۆماتیک لە ئاستی نێودەوڵەتی بەتایبەت دوای ئەو ڕووداوە بە کۆمەلگای نێودەوڵەتی بڵین کە ترۆریستەکان هەر یەک ئەدرەسیان نییە ڕاستە داعش ترۆریستێکی خەتەرناک بوو زۆر بە بێزایانە هێرشی کردە سەر کوردستان و پێشمەرگە قارەمانەکانی باشووری کوردستانیش زۆر بە قارەمانەتی وەڵامیان داوە بەڵام ترۆر لەو ناوچەیە هەر یەک ئەدرەسی نییە ئەگە داعش ئەدرەسێکە و جێکەوتووە کۆماری ئیسلامیش سابیتی کردو و تەقینەوەکەی شەوی ڕابردوو دەری خست کە ئەدرەسێکی دیکەش زۆر ڕوون و ئاشکرا بۆ ترۆر لە ناوچەکە هەیە ئەویش کۆماری ئیسلامیە
لە یەمەن کردوویەتی، لە عێراق کردوویەتی، لە لوبنان کردوویەتی، لە سووریا ئێستا دەیکە و بێگومان لە داهاتووشدا ئەوە بەردەوام ئیدامە دەدا. باشە. دەکرێت پێمان بڵێ بەڵگەکانی ئێوە چین کە کۆماری ئیسلامی ئێرانی پێتۆمەتبار دەکەن، ینی لە کاتێکدا وەکو دەزاندرێت تەقینەوەکان لە ڕێگای وەکو باز دەکرێت 2 ماتۆر سکیلەوە بووە، ینی کەسایەتی ژمارەیەکی لە حەزبەکە نەکردۆتە ئامانج. جیاواز لەلایەنی تکنیکی و تحقیقی و بەدووادا چوون هەروەکی ئاماژەم پێدا حزبی دموکراتی کوردستان و گەلی کورد لە کوردستانی ئێران لەگەڵ هیچ کەس کێشەی نییە بەغەیری کۆماری ئیسلامی نەبیە. هەر شتێک بەسەر حزبی دموکرات بێتن بە تەجروبەکانی ڕابردوو ئەو ئیقدامە ترۆریستیانە هەمووی کاری کۆماری ئیسلامی بووە. ئێمە لەوە قەناعەتمان هەیە چون هەروەکی ئاماژەم پێدا ئێمە وەک حزبی دموکرات سیاسەتێکمان بووە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە ئیحساسی مەسئولیت بەرامبەر بە وەزعەکە هەوڵمانداوە بە ڕوحی تەعامل و سازان لەگەڵ کێشەکانی ناوچەکە بچینە پێشە بە غەیری کۆماری ئیسلامی ئەویش هەر خەتای ئەوە کە شەڕ و تێرۆری هەڵبژاردووە. بڵێ بەڕێز خالید عەزیزی ئەگەر تەمەشای وتەکانی بەڕێزیشتان بکەی ئێستاش نەرمی لە سیاسەتی حزبی دموکراتی کوردستاندا دەبیندرێ بە بەراورد لەگەڵ حزبەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتێکدا ئێوە خاوەنی خیتابێکی نەرم ڕەوی بن بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران. بۆچی کۆماری ئیسلامی ئێران بە بەراورد لەگەڵ حزبەکانی دیکە ئێوە دەکات بە ئامانج، حزبەکەی ئێوە دەکات بە ئامانج؟ بە باوەڕی من کۆماری ئیسلامی ئەوەی کە ئێمەی کردو بە ئامانج هەمیش هەروەکی ئاماژەم پێدا حزبی ئێمە لە ڕابردوودا جیاواز لە حزورێکی فعالی پێشمەرگانە لە نێوە خۆی وڵات زۆری ئیحتمام و تەوەجۆ کرد بە خەبات و جم و جۆڵی مەدەنی لە نێوە خۆی وڵات. ئێمە خەڵکمان زۆر تەشویق کرد، هەوڵماندا ئیحتیماد بە نەفسیان تێدا بە قووەت بکەین، هەوڵماندا خەڵک وا تەشویق بکەین کە بە نیسبەت ڕووداوەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان بێتەفاوت نەبن و تەسەور دەکەم ئەو پەیامە کە تا ڕادەیەکی زۆر لە چەند ساڵی ڕابردوودا بە حزبی دموکراتی کوردستان خۆی ناساندە و پێناسە کراوە و کۆماری ئیسلامی زۆر لە جم و جۆڵ و فعالیەت و تێکۆشانی مەدەنی دەترسیە لەو پەیوەندێدا حیزبەکەی ئێمەی کردو بە ئامانج بۆ ئەوەی کە ئەو گفتمانە ئەو بۆچوونیە کە لە نێوە خۆی وڵات کاری بۆ دەکرێ بە شکەس بگەیەنێ و بەو جۆرە تێبکۆشێ جەوی خشونەت و تۆڵە و شتی ئاوا لە نێو ئێمەدا جێبخە. بەڵام بۆ ئاگاداری هەموو لایەکتان حزبی دموکراتی کوردستان پێی وایە دەبێ خەبات و تێکۆشانی ئێمە لە هەموو بارەکاندا بەردەوام بچێتە پێشیە و ترۆر و خشونەت و خەڵک کوشتن و ئیعدامکردن بە بەژن و باڵای کۆماری ئیسلامی براوە و حزبی ئێمە پەنا بۆ مێتۆدانە نابە. باشە، بەڵام زۆرجار بۆچوونی وا هەیە کە باز دەوە دەکات لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حزبی دموکراتی کوردستان هیچ کاریگەریەکی نەبووە لەسەر کۆماری ئیسلامی ئێران و حزبەکانی دیکەش بە شێوەکی گشتی کاریگەریان نەبووە لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان. بۆچی وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران کە وڵاتێکی گەورەیە خاوەن سەروەری خۆیەتی بۆچی دەبێت کارێک بکات لەم شێوەیەی کە ئێوە ینی تۆمەتباری دەکەن دەستی لە کردارێکی لەم شێوە هەبێ؟ ئەوە لە تەبیعەتی کۆماری ئیسلامیدا هەیە، لە سروشتی کۆماری ئیسلامیدا هەیە. تەعاملی کۆماری ئیسلامی لەگەڵ مخالفینی خۆی لە ماوەی 38 ساڵی ڕابردوو لە ئاستی ئێران و کوردستان ئەوەی دەرخستووە کە کۆماری ئیسلامی ئاوا ڕەفتار دەکات. تا ئەوجەی پەیوەندی بە کاریگەری ئێمە هەیە دەبێ ئەوە بخەینە نێوخانەی وەزعیەتی ئێران بە گشتی و کوردستانی ئێران بە تایبەتی. ئێمە هەوڵمانداوە زۆرتر تێبکۆشین بۆی کە خەڵک لە نێوە خۆی وڵات فعال بێ. ئێمە لەو هەوڵەداین کە کۆماری ئیسلامی کێشەی کورد لە ئێران بە حیزبێک و بە حزوری چەند هێزی پێشمەرگە پێناسە نەکە، بەڵکە کێشەی میلەتێکە لە خەبات و تێکۆشاندایە بۆ جێخستنی مافەکانی خۆی و دەتوانم بڵم لەو بوارەدا بە پێی توانای خۆمان هەوڵمانداوە کاریگەریمان هەبێ، بەڵام چەند و چۆنی گۆڕان بەسەر ئێراندا یا ڕوخانی ئێران یا ئەوەی کە گۆڕانێکی بەرچاوی سیاسی بێتە گۆڕێ و لەوێدا کورد بە جۆرێک دەوری هەبێ و نەخشی هەبێ مەوزوعێکی گشتی ئێرانە. تەنیا بە کوردستان ئەو کێشەی یەکلا نابێتەوە و لەو بوارەشدا ئێمە هەوڵمانداوە لە حەدی توانای خۆماندا خەڵکی غەیرە کورد نەتەوەکانی دیکە تێکۆشەرانی سیاسی دیکە
تا ڕادەیەکی زۆر لە قەزەی کوردستان و سیاسەتەکانی خۆمان زۆر باشە. ئاگاه بکەین. ئەگەر سەیری پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران بکەین، ینی تا ڕادەیەکی باش ڕێز هەیە لە نێوان هەردوولا و ڕێز لە سەروەریەکانی نێوان هەردوولا هەیە. بە تایبەت ئەگەر باز لە ناوچەی سەوز بکەین بە شێوەیەک لە شێوەکان ناوچەی سەوز بۆ کۆماری ئیسلامی ئێران ینی نزیکترە و ئارامی ئەو ناوچەیەش بۆ ئەوان گرینگە. ینی خوێندنەوەی ئێوە ڕووداوێکی لەم شێوە لە ناوچەی سەوزدا دەکرێت. چۆن دەکرێت تۆ بە بینەر قەنەعەت بهێنی کە کۆماری ئیسلامی ئێران دەستی لە کردارێکی لەم شێوە هەیە کە لە دواتجاردا کاریگەری بەسەر ئاسایشی تەواوی هەرێمی کوردستان و ناوچەی سەوزیش دەبێت؟ تا ئەوجێ پەیوەندی بە سیاست و هەڵوێستەکانی حزبی دموکراتەوە هەیە، هەروەکی ئاماژەم پێدا ئێمە بە ئیحساسی مەسئولیت بەرامبەر بە هەرێمی کوردستان ڕەفتار دەکەین و لە هەموو هەڵس و کەوتی خۆمان لە دژی کۆماری ئیسلامی بەوە بێتەوەجۆ نابین و دەبێ بڵم کە عیلاقات و پەیوەندی هەرێمی کوردستان و حیزبەکانی باشووری کوردستان لەگەڵ تاران بە چ شێوەیە کە چۆن تەعامل دەکەن حەقوایە لە خۆیان بپرسی، بەڵام ئێمە ئیحساسی مەسئولیتێکمان هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان و تێدەکۆشین کە لە حەدی توانای خۆمان حزبی دموکرات بە هیچ جۆر نەبێت بە ئەسبابی کێشە بۆ هەرێمی کوردستان و ئێمە نەبین بە ئەسبابی بەهانە بۆ کۆماری ئیسلامی لە دژی هەرێمی کوردستان. ئەوە بەگشتی سیاسەتی ئێمەیە. باش، ئەگەر بینەوە سەر ناوەڕۆکی ڕووداوەکە، دیارە ڕووداوەکە لە بەردەم قەڵای دیموکراتەکان دەفتەری سیاسی حزبی دیموکراتی کوردستانە کە شوێنێکی استراتیژیە و خەڵکی سڤیلیشی تێدا دوورە. کەم پێکە ینی تایبەت بە ئێوەیە پێتان وانییە کەم و کوڕی دەستگاکانی ئەمنی ئێوەش هۆکارێک بووە لە دروستبوون و ڕووداوێکی لەم جۆرە؟ لە دنیای ئەوڕۆدا بەداخەوە ترۆر وای لێ هاتۆ سنوور ناناسیە، تەنانەت ترۆر خۆی گەیاندۆتە نێو دەوڵەتانی ئوروپایی کە ڕەنگە لە بواری ئەمنیەتی و لێزانین و پسپۆری زۆر لە ئێمە شارەزاتر بن. بۆیە لەبەرەوەی کە ترۆر ئەو سنوورانەی بڕیوە سەرڕای هەوڵ و تێکۆشان و سەرڕای کاری شارەزایانەی کۆمیتەی ئەمنیەتی حزبی دموکرات و بە هاوکاری لایەنەکانی دیکە ئێمە لە ساڵانی ڕابردوو تا ڕادەیەک هەوڵمانداوە کە ئەو جۆرە کارە ساتانە ڕوونەدا، بەڵام هەروەکی ئاماژەم پێکرد کۆماری ئیسلامی لە ناوچەکە بەداخەوە دەستی ئاوەڵەیە و وردە بەرەو ئەوە دەچێت کە هەر ئەو مێتۆدانە بەکاربێنێ کە دەگەڵ داعش فەرقی زۆر نییە لانی کەم لە دژی تێکۆشەرانی کوردی ئێران. بەڵام بەڕێز خالید عەزیزی ینی پێدوانیە بەرپرسیارەتی ئەو کەمپە لە ڕووی ئاسایشەوە پەیوەندیدارە بە ئێوە بەرپرسیاری یەکەمن لە پاراستنی ئەو کەمپە، پێتانوانیە بەرپرسیارەتیارە سەرەکی لە دروستبوونی ڕووداوێکی لەم شێوەیە دەکەوێتە سەر ئەستۆی ئاسایشی کەمپەکە؟ بێگومان ئاسایشی کەمپەکە یا کۆمیتەی ئەمنیەتی حزبی دموکرات بەرپرسیارە لە پاراستنی ئەمنیەتی حزبی دموکرات بە گشتی و کادر و ئەندامانی، بەڵام ئێمە کە لە هەرێمی کوردستان دەژین تەبیعەتەن هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستانیش دەبێت لەو پەیوەندێدا کۆتایی نەکەن و هیوادارین لە داهاتوودا ئەو ڕووداوە ناخۆشە دەرسێک بێت کە هەموو لایەکمان دەرسی لێوەربگرین وەشتی ئاوا ناخۆش ڕوو نەداتەوە بە هیممەت و هاوکاری و هەماهەنگی هەموو لایەکمان بەیەکەوە. باشە، لێکۆڵینەوەکانی ئێوە پێم وایە هەر لە سەرەتای دەستپێکردنی تەقینەوەکە دەستی پێکردووە. ئەگەر ینی دەرەنجامێکی تازە هەبێ بە بینەرانی کوردستان 24 ڕابگەینی، چی تازەتان لایە؟ هەر لە شەوی ڕابردوو کۆمیتەی ئەمنیەتی حزبی دموکرات و هێزەکانی ئاسایش خەریکی بەدواداچوون و لێکۆڵینەوە و تەحقیقاتن تا ئەو لەحزەیەش کە من لە خزمەتتاندام بە لە حازی تکنیکی پۆلیسی حقوقی لە ڕاستیدا شتێکی ئاوە ئێستا گەڵاڵە نەکراوە و منیش ئێستا ناچمە نێو وردەکاریەکان. باشە، لە کاتێکدا ئەگەر دەرکەوت لە ئەندامانی حزبی دموکرات کە موکوڕی هەبوو بە تایبەت لە دام و دەستگاکانی ئاسایشی ئێوەوە، ئایا ئامادەن سزای ئەو کادیرانەی خۆتان بدەن، ینی سزای حەزیبیان بدەن؟ بێگومان بە پێی پێڕەوی نێوخۆ بە پێی ئوسول و ئاین نامەکانی حزبی و ئەمنیەتی تەبیعەتەن کۆمیتەی ئەمنیەتی ئێمە بەدواداچوون دەکا و کاتێک ئەو بەدواداچوونانە ڕێک و پێک بوون تەکمیل بوون ئەو وەختە راپۆرتی خۆی دەداتەوە دەفتەری سیاسی و دەفتەری سیاسی بە پێی هەڵسەنگانێک دەیکا لەسەر ئەو بابەتە هەڵوێز دەگرێ و بەدواداچووندا دەکات. باشە، هەڵوێستی ئاسایش بە شێوەیەکی گشتی لەو ناوچەیە چۆنتان بینی، چۆن بەدەم ئەم ڕووداوە داهات؟
هێزەکانی ئاسایی شەر لە کاتی ڕووداوەکە هەتا ئێستا هەوڵیان داوە بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ هێزەکانی ئەمنیەتی حزبی دموکرات تێبکۆشن وەزعیەتەکە بپارێزن تێبکۆشن بە دواداچوون بکەن تێبکۆشن هەماهەنگیمان هەبێ لەو بابەتەوە هەوڵدراوە کە هەماهەنگی هەبێ و بە جۆرێک بتوانین ئەو عواقب و عوارزی ئەو ڕووداوە وها مدیریت بکەین کە زەرەری گەورەی لێ نەکەوێتەوە. باشە دیارە هەر کەمێک بەر لە ئێستا سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەیاننامەیەکی هەبوو سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان شێوە بەیاننامەیان هەبوو ئیدانەیە و ڕووداوەیان کرد ئێوە لەم بارەیەوە چی دەڵێن؟ ئێمە دەمێکە عیلاقات و پەیوەندی باشووری کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان زۆر خۆش بووە هەر دەگەڕێتەوە سەر کۆماری کوردستان ئەو سەردەم کە تێکۆشەرانی کوردی عێراقی لە کۆماری کوردستاندا ئەفسەر بوون و تێکۆشەر بوون جەنابی مەلا مستەفای بارزانی ژێنەڕاڵ بوو لەوێدا لەو ڕۆژەوە پەیوەندی کوردی عێراق و کوردی ئێران نەهادینە بۆ زۆر خۆش بووە و لە تەواوی تەمەنی حزبی دموکراتدا کە لە کوردستانی عێراق ماوەتەوە علاقات و پەیوەندێکی بربەرینی دەگەڵ لایەنە سیاسەکان هەبووە و زۆر دۆستمان هەبووە و لە ماوەی ئەو 24 ساعەتەدا بەڕاستی خەڵکی باشووری کوردستان هاودەردێکی زۆریان لەگەڵ ئێمە کردووە بەشداری خەمەکەی ئێمە بوونە قورسایی شانی ئێمەیان سووک کردووە بۆیە لێرە من بەش بە حاڵی خۆم لە هەموو دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێم ئەنجومەنی وەزیران لایەنە سیاسەکان زۆرێک لە کەسایەتە سیاسەکان بە تایبەت خەڵکی دەوروبەری کۆیە هەموو لایەک سپاس دەکەم و هاودەردی و هاوخەمیوان لەو ڕووداوە ناخۆشە لەگەڵ ئێمە قووەتی قەلبێکی زۆر بوو لە هەمان کاتیشدا نیشانەی لێک نزیک بوون و وەحدەتێکە کە نێوان بەخۆشیەوە کوردی ئێران و کوردی عێراق کە دەمێکە لە گۆڕێدا هەبووە بەردەوام دەچێتە پێشی. باشە لە کاتێکدا ئەگەر دۆسەیەکە ساغ بوویەوە و دەرەنجامی تەقینەوەکان ئاشکرا بوو ئایا ئێوە وەکو حزبی دموکراتی کوردستان بە تەنیا هەڵوێز وەردەگرن یاخود ئەمە بە هەماهەنگی دەبێت لەگەڵ بەرپرسانی باشووری کوردستان؟ چەلێ زۆر زوویە لەسەر ئەو بەشەی قەزیەکە قسە بکرێ بەڵام بۆ جارێک کە تەئکید دەکەینەوە هەڵوێستی سیاسی حزبی دموکرات زۆر ڕوونە ئادرسی ئەو شوێنەی کە ئەو ترۆرەی ئەنجام داوە تارانە و کۆماری ئیسلامیە و ئێمە تێدەکۆشین لە ئاستی دیپلۆماسی ئاستی نێودەوڵەتی لەگەڵ هەموو لایەنەکان ئەوە بە تەواوی ڕوون بکەینەوە بۆیان ئاشکرا بکەین کە لە ناوچەکەدا ئەگەر داعش ترۆریستە و بەرەو نەمانە ترۆریزمی کۆماری ئیسلامیش وەک فاکتۆرێک ناکرێ ئینکار بکرێ و حزوری هەیە. بەڵام بەڕێز خالید عەزیزی پێدوانیە ینی پەلەکردنێکی زۆر هەیە لە تۆمەتبارکردنی کۆماری ئیسلامی ئێران لە کاتێکدا ینی هیچ بەڵگەیەکی ئەو تۆ نییە کە ئەو وڵاتە دەستی لەم تەقینەوەیەدا هەبێت تەنیا ئێوە بۆ مێژوو دەگەڕێنەوە. مێژووی خەبات و تێکۆشانی ئێمە و معاملاتی کۆماری ئیسلامی لەگەڵ ئێمە بەدەیان جار ئەوەی سابت کردووە بۆیە هەروەکی ئاماژەم پێدا ئێمە قەناعەتمان هەیە هیچ کەسێک حزبی دموکرات ناکاتە هەدەف بە غەیری کۆماری ئیسلامی نەبێ. بەڵێ زۆر جار ینی هەڵوێستەکان بە شێوەکی گشتی لە حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ینی تێبینی هەڵوێستەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیان کردووە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بەڵام هەندێک لە حزبەکان بەم شێوەیە سیاست ناکەن. ئایا لە ئایندەدا ئێوە ینی ئەم تەقینەوانە دەبێتە هۆکارێک بۆ لەمە و دووە بەیەکەوە دابنیشن و بەیەکەوە هەڵوێستێک بنوێنن؟ هیوادارم کە ئەو جوورە ڕووداوانە بۆ جارێکی دیکە ئێمە حیزبەکانی کوردستانی ئێران لە دەوری یەک بحاڵێنە و بەو قەناعەتەمان بگەێنێ کە ترۆری کۆماری ئیسلامی فەرق و جیاوازی بینی ئێمە دانانیە ئەگە فەرق و جیاوازیش دابنیە ئەوە ئێمە دەبێت تێبکۆشین لە تەبیعەت و سروشتی کۆماری ئیسلامی دش بە قەزەی کورد کەم ناکاتەوە بۆیە ئەو ڕووداوانە هیوادارم ڕوحی وەحدەت و لێک نزیک بوونەوە و هەماهەنگی لە نێوان حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان زیاد بکە بۆی کە لە داهاتوو بە دەرز وەرگرتن لەو تەجروبە و کەڵک وەرگرتن لە ئەزمون و تەجروبەی یەکتر لانیکەم لە بواری ئەمنیەتی بتوانین باشتر بەرپرسی پیلانەکانی کۆماری ئیسلامی بدەینەوە. بەڕێز خالید عەزیزی سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە تایبەت لە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری کۆیە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاسی بەڕێستان دەکەین کە کاتی خۆتان بە ئێمەدا. زۆر سپاس بۆ ئێوەش.
بینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوام دەبێت تەوەری دووەممان تایبەت دەبێت بە کۆبنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەندامانی فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق دوای کەمێکی دیکە دۆسەی ئەو تەوەرە دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 و باسی ڕۆژ تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەتە بە کۆبنەوەی ئەمڕۆی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەندامانی فراکسیۆنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەش لە شاری دهۆکەوە بەڕێز جەمال کۆچەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. بەڕێز جەمال بەخێر بێت بۆ باسی ڕۆژ دیارە بەهۆی دواکەوتنت بۆ چەند خولەکێک پرۆگرامەکەمان دواکەوت پێم باشە لەوە دەست پێ بکەم. بەڕێز جەمال ئەمڕۆ دیدارتان هەبوو لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەپرسم ئێوە قەناعەتتان بە پرۆژەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەبوو بە ڕوونکردنەوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دروست بوو؟ زۆر سپاس دەستپێکی اعتیدارێت خازم ئەمە سەفەرێدا بووین حتا ئەس گەهشتیم سڵاوێت خودێلتا و هەمی بینەرێت هەوا بن بابەتی ئەڤروکە نە ئیلا بابەتی هەندێ بۆکۆ مەقەن ئەم قەناعەتێ بینین یان حکمت قەناعەتێ بینیتم بەلکۆ بابەتێ دو پرۆژەیەت هەین پرۆژەکەوەی هاتیە پەسەندکردن یە بودجا 2017 بەغدا و پرۆژێ دیک و حکمەتە هەرێمت بێژیتن یێمە بۆمە بۆ خەلکێمە و بۆ حکمەتێ بۆ مە هەمیە باشترە یامەد ڤیا ئەم بگەهینێ و یا حکمەتێژیت ڤیا بگەهیتێ و ئەم هەردوو پێک ببڕینە خارێ هەردوو پرۆژە ئەبدانینە بەرێک هەردوو بێنە پێشکەشکردن کا دێکیشک باشتر بیتن ئەم هەردوو بەرەفی بژاردەیڤە بچین لەوە divê komboneê da hikmeta herêmê serok wezîr ve û cêgirê serok wezîrî û çendîn wezîrêt peywendîdar vî babetî ve ya me jî cêgirê duê serokê perlemanî Kak Aram li gel serok fraksiyona li gel licna darayî ya perlemanî em eve hazir bibûn piştî axiftinê serok wezîrî û cêgirê duê serok perlemanî me dest pê hate kirin ku her du proje bêne pêşkêşkirin projê perlemanê Iraqê hatiye pesend kirin ka yani beşê Kurdistanê dê tê da bîte çend wek pare û yedî jî hate pêşkêşkirin ya hikmeta Iraq ya hikmeta herêmê ka ew çawa dibînin eger serbexwî bête firotin divan her du ka da منە بۆ طرفێک بێژیتن یێتە یەخەلەتان یێتە یەمش یێتە چێترە هەردوو بۆ چۆن هەبوون جەنابێ سەرۆک وەزیری ئاخفتنەکە گەلەکە جان گوتیم دەف من هەر پرۆژەیەکێ $10 تویت زێدەتر بن ئەس دێ بەرەفی پرۆژەی بەچم ئەگەر یە حکمەتە عێراقێ باشتر بیتن ئەزێ مستعدم و ئەوە جێگیرێ مژی ئەو ژێ ڕازیە و ئەوە وەزیرێت مژیت ڕازینە کو بریارە مە ئەوام دێ بەرەف بەغداڤین و مە هیچ ئاستانک نینن مە هیچ یعنی بژاردێ دینینن ئەگەر یێ هەرێمێ باشتر بۆ وێگافکی ئەم داخوازی شەوەتکەین هیچی پشتەوانیەمە بگەین باشە بەڕێز جەمال ئەگەر تەمەشای واقعەکە بکەی ینی وەک دەبیندرێ فراکسیۆنە کوردیەکان کوردستانیەکان لە بەغدا کە هاتوونەتە ئەنجومەنی وەزیران بە شێوەیەک لە شێوەکان وەک بڵێ فراکسیۆنی عێراقی بن و ئاگاداری کاروبارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەبن لە کاتێکدا هەم ئەندامانی ئێوە کادیرانی ئێوە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان هەم تەواوی ئەو فراکسیۆنانەی کە گلەی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن بەشدارن لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان پێ دوایە بۆچی دەبێ ئەو متمانەیە ئەو لێک تێنەگەیشتنە لە نێوان ئێوە و حکوومەتی هەرێمی کوردستان هەبێ ئەف بابەتە تێر و تەسەلی هاتە بەحەزکردن و حکمەتە هەرێمێژی یعنی ئەف ئیشارەتەدان کۆ ڕاستە بازنایەکی هەیت ناوبەینا مە و هەوەدا یاکێمە مە یعنی پەیوەندی نینن یەت ڕاستەوخۆ دانیشتنێت یعنی بەردەوام مەلگەلێک و دونینن وەکی بەردەوامی نەبیتن پەیوەندی نەبن بێگومان دێ ڤەقەتیانێک چێبیت وەکی ڤەقەتیان چێت بیتن
تێگەهشتن بەڵام بەڕێ جەمال یعنی ئێمە با ڕوونتر قسە بکەین ڕاستە لە ماوەی ڕابردوودا کۆبوونەوە نەبووە جوین نەبووە بەڵام پێش پەسەندکردنی پرۆژە یاساکە حکوومەتی هەرێمی کوردستان کە نوێنەراتی ئێوەش دەکا و نوێنەراتی یەکێتی و تەواوی حزبەکانی دیکەش دەکا بەدەر لە بزوتنەوەی گۆڕان بە ئاشکرا داوای لە ئێوە کرد کە لەگەڵی دابنیشن و بەرچاوڕوونیتان پێ بدە ئێوە بە دەنگ حکوومەتی هەرێمەوە نهاتن. بابەت وسانینە مەل هەیڤە حەفت پرۆژێ بودجێ بۆ حکمەش بەغدا مەفڕێکری بۆ حکمەتە هەرێمێک و دیراسە بکەتن ملاحەزاتت خۆل سەربێژیتن و ئەگەر یەف دلێنینە کە چ ملاحەزات هەنە بگەهین نەمە ئەو بابەت بدرستی پێنە هاتنە ڕابۆن و حتا ڕۆژێت ڕۆژانە یعنی ئەف بابەتە تەلەفۆن هەبووینە بتایبەتی لجنا داراییلگەل جیهەتێت پەیوەندیدار جێداخەیە حتا سەعەتە دیماهێکێژی يعني حكمتها هرمية موافق بو بشتي هنجي يعني نامه كنارتو قوتي امنت موافقين اگر هوا توضيحات فين ورنا هرمي يعني هيك بانكش كرن نبويا كتبيجي موعدك دانا وكيا افروكام چوينه جه ساعات جدول دانشتنی همیه دیار بو ام همیل دیف بەڵام پێدوانیە بەڕێ جەمال پەسەندکردنی یاخود دەنگ پێدانان بە پرۆژەیە کە پەیوەندیدار بێت بە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان بەبێ گەڕانەوە بۆ مەرجە کە هەولێرە و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەمە بە شێوەک لە شێوەکان دەچێتە قالبی موزایدەی سیاسیەوە؟ جاري ما بي حكمة أخونا كريا زد بيجمع براخول سريع يبا حفت أف بجا جهشتي ساعات بجا ساعات 12 نيفرو جهشتي ساعات ايكو نيفي يا فريكرم بو حكمتها هرمي كو يعني بين سر خطي جه داخل حكمتها هرمي نهاد بو سر خطي وافروكا هر وزيرة حكمتها هرمي جي اف اشارة داكو امد غايب بوينو سرهندك ومقترحك اكشوابو من پیشکش کری کو جورك بيتا دانان ناف بين مو حكمتها هرمي دا هندك كس نافوان بين دست نشان كرن ما پیوندیت راستوخو هبن و بردوام هبن ما یاسایت هین ما بریارت حساسیت هین ما جمال دەتوانی وەڵامم بدەیتەوە کە چێ بەرپرسە لەوەی یعنی لە فراکسیۆنی یەکێتیدا بەشێک دەنگیان بە پرۆژەکەدا بەشێک دەنگیان پێنەدا لە فراکسیۆنەکانی دیکەش بە هەمان شێوە بەشێک دەنگیان بە پرۆژەکەدا بەشێکی دیکە دەنگیان پێنەدا چێ بەرپرسە لە دروستبوونی ئەو ئالۆزیە و ئەو ینی بە شێوەک لە شێوەکان نایەک ڕێزەی کە کورد لە نێو دانیشتنی ئەم جارەی پەرلەمانی کوردستان بەڕێوەیان برد؟ يعني برپرسي ايكي جاري ام نشين بيجين تهمت دريش كاين دستي دريش كاين بو فلاني بس اتشين بيجما براخو كيفن بونا آريشت هرمي و نچارة سركرناوي رنگ وداناوي گهشتا بغدا و ايك يادوي ام البغدا ما حتانو كنشيا تحالف كردستاني چيكين كو بشيوه كي ام همي ببينه يك تحالف یک هاوپەیمانی و مەسەرۆکیوێ هەبیت و بڕیاردەرێوێ هەبیت و جێگیرێوێ هەبیتن و دانیشتنێت خۆی دەوری هەبن مەنەشیە حتان و کەوێ بکەین یا سیە ڤەقەتیانێک هەبوویەت ناوبەینە حکمەتە هەرێمێ و پەرلەمانتارێت بەغدادا خۆشبەختانە ئەڤروکە جەنابێ سەرۆک وەزیری یعنی پێشنیارێکدا و مە پێخۆش بۆ کۆ هەمیاندان پەرلەمان بێنە کۆمکردن و ئەو شاشیە هەیت بوارێ گازه دا همی بو بیت دیار کرن و چه پسیار هنه برسفت وان همی بندان ما داخواست کر نبز بو ابتنه بیتن بو بابت او چاک سازیت حکمت هرمت کت او جیل برچاف بینه ورگردن لوا ام بجم او خالاصیه خالا چاره جه داخل ما هندک پوستت بلندت هین البغدا وکی سروک کوماری وکی توقتی دا مهبو جگیر سروک وزیری اوجی بارکی خوب درستی نرابوینا کو وک برپرساتیه کوانا وان فراکسیونا کمکن اف یعنی پیشنیاره بهات یا پیشکش کرن بری وقتی باشا ایوا لپیشودا یعنی ئەوانەی کە دەنگیان بە پرۆژەکەدا بە ڕێزیشتان یەکێک بوون لەو پەرلەمانتارانەی کورد کە دەنگیان بە
پرۆژەکەدا متمانەتان بە شێوەیەک لە شێوەکان بە حکوومەتی هەرێم نەبوو کە بانگەوازی ئەوەی دەکرد بە ئاشکرا دەیگوت کاکە ئەم پرۆژەیە لە خزمەتی خەڵکی کوردستان نییە، زیان بە هاوڵاتی هەرێمی کوردستان دەگەینێ. ئەمڕۆ بۆچی قەناعەتتان بۆ دروست بوو، قەناعەتتان بە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرد کە دەڵێ ئەگەر $1 بەرمیل نەوت یعنی قازانجی بۆ هەرێمی کوردستان بگەڕێنێتەوە ئێمە ئامادەین پابەندی ئەو ئیتفاقە بین. يعني نكت في قالبي دا بيجي هوا متمانة حكمتها هرمي نبو يعني خير حكمتها هرمي البنج دقيقة ديما هيكي هاتيا سر خطي او يعني اتصال بفايبركي ام برنامجكي يا كريب كتلاكي كو قوتي نچنا جور ان دنگيل سر ندن و بابت نقطة ايكي نقطة دوي افروكا ام بيك ورينشتين وحكمتها هرمي بشتي تفصيل اف بروژه بغداد و اندام پارلمانت بغداد همه تفاصیل توی با عرض کرین و پشتینگه مجیه وان تفصیلی دیتی وگاف که امید گهشتینه خاله که مثل کمبوین کو اف دانشتنه که گلکا گرنگ بو چونکو پیتوی هم هر دو تمام کرد اکو دبین نه هر اکشما بخوشول کتن خاله دوی اوه کو لجنک به هاتا بریار هاتا دان لجنک بیتا چیکرن هر دو پروژال سر یک ورقه کم کتن او ده سحکینه اگر بجار ده حکمت بغداد پتر پیویتن دیف وک رقمه وگاف که ما داخواست کریش حکمت هرمی کو شانده کی پنرت بغداد و امجی دلگل هر دو پیک و دبینه یک تیم او ده چین دف سروک وزیری و وزارت پیوندی دارو گرنتی بدتما کو او ورقه ده هاتیب درستی اگر او باشتر بوم اگر ام گشتین او قناعت یا حکمت هرمی باشتره خو امجی کرد و حکمت هرمی نو امجی بشکیش و حکمت و نینرد و خلکینه یا مهم اول دف ما قیرانا هاولاتی البرچاف بیتا ورگرتن و او خالا یا جیاوازیت هر دو پروژه ده باشا لە کاتێکدا ینی پێشتر ئێوە زۆر جار ینی بەشێک لە فراکسیۆنەکان بە تایبەت ئەگەر زێدەتر بەڕوونی باسی لێەوە بکەم فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان بە ئاشکرا باز لەوە دەکات کە ئەوان متمانەیان بە ژمارە و ئامارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نییە لەوەی چەند نەوت دەفرۆشێ چەند قەرزارە ئێوە ینی چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆسەیە دەکەن پێتان وانە ئەمە لە ئایندەدا دەبێتە کۆسپێکی گەورە ئەگەر حکوومەتیش ئامار بخاتە بەردەم ئێوە دەتوانن زۆر بە ئاسانی ئەم قسەیە بکەن و دەستبەرداری هەڵوێستی حکوومەت ببن و لەگەڵ بەغداڕێک بکەون. بر هندك وان رقمت شاشية تينا بلاوكرن الجال هندك سر هندك دزجات راجهاندني دبيتن هندك دزجات يت إعلامي وكي جريدة ومجلة أفريقيا هندك الرقم الويري هاتنا عرض كرنو وحكمتها هرمي قوتي أف رقمت شاشن وما شكايتا كري وشكايتا ويجي نشان مدال سروي أساسي سروك وزيران هرمي پیشنیار کرد که بابت یه همی گریدای نفت هرمه و تفصیلی بدریجی و برفرهی و پرونو اشکرایی و همی اندام پارلمان بیت دیار کردن و خالق گلک گرینگه ایکشوان خالد کو افرو که حولاتی یعنی باوری نمای نه پارلمانتارا و نه حکمته و بارا پتر حکمته براستی اویا کو دو نوع داتای تنه پیشکش کردن هندك داتا ام وقتش بغداد هندك بوما هندك داتا تين وهندك داتا ديال حكمتها هرمي هين براستي ام نزانين كيشكن يت درستي بيت في حكمتها هرمي و ام الجلوان بجينا ركفتنا كي كوفيمت مانب زفرين نفا تاكا ريكا ام فيمت مانب زفرين نفا هاولاتي فيتن افمت مانا بوب زفريتن قيراناي بيتا چارسر باشا برد جمال پێشودا دوای پەسەندکردنی پرۆژە یاساکە بەشێک لە پەرلەمانتاران و سەرۆکی فراکسیۆنەکان وەکو دەستکەوتێکی گەورە بۆ گەلی کوردستان موژدەی ینی پێدانی موچە و گەڕانەوەی موچە بۆ هەرێمی کوردستان و کۆمەڵێک شتیتکە لەو بارەوە خستە ڕوو پێتان وایە ئەمە گرفتێکە
ینی دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ئەو فراکسیۆنانە پشتگیری لە حکوومەتی هەرێمی کوردستان نەکەن لە کاتێکدا ئەگەر ئێستا پشتگیری بکەن ینی هەڵوێستی خۆیان دەخۆنەوە کە لە پێشودا وەکو دەستکەوت باسییان لێوە کردبوو ئەمە دەبێتە گرفت یاخود بەسەرەچێت. بدیتنا من او دانشتنا افریقیا دانشتنا که گلکا پیتوی بو سنگه که فره حکمت هرمی نشامه داو فراکسیونا جیب سنگ فرهی همی تشت حکمت هرمی ورگرتو جلسه که صراحت بو پارلمانتارا چویایه جهان ده حکمت حکمت جی چویایه جهان ده اندام پارلمانا بدیتنا من بناخ متمانه که هاتا آوا کرن سه پنگاوت هین اگر بین هاوتم دیتن آمده اف متمانه زیده بیتن یا ای که او دانشتنا کادی بیتا کرن کو بریار بیتا دان که ملدیف کش پروژه بچین و ایک یا دوی اندام پارلمان بینا کم کرن و دو بابت هین پرون و آشکارا و تیر و تسلی بو بینا طرح کرن بابت نفته و بابت چاکسازیت تینا کرن و که چه حتی چه آستی يعني شفافيت ام دبينين روجي دهاتي دا بابت سيه فربت كرن اويا كو اريشا خلكي كاچوات بروجي بغداد برا پارك هات يدانم بو چاره سركرنا كيشا خلكي حكمت هرمجي خو ملزم كتنب برا پارك ديار بو چاره سركرنا كيشا خلكي بديتنا من كيف هر سپنگا و بين هاوتن متمانه الدف خلقه کی دی حکمت شی سفریتن او دی پارلمانتار جیشتن ارکی خوب ايوا وكو جمال كوتشر يعني او دوا برسيارما يعني قناعتان يعني استاش همان برسياريه كم دكموا او برساورونيه كحكومه بايويدا قناعتان بو دروس بو بشويق لشيوكان حق لاي حكومته جاري قناعت نبو ما تشبو انا بو حكمتي تشبو قناعتا تشبو كو اللجنه بيتا تشيكرن و هر دو داتا بدان تبرسنجي كودو وشنيكا بريار بيتا دان ما بنا حكمتي قلت يا ما قناعت بيا هوايا هاي ما قلت يا ما قناعت بيا هوايا هاي ام هر دو يتجاشتين هيك قناعات جلكا جرينجا ام ما هيك هلويست هبيتن ما يك بروجه هبيتن وما يك بريار هبيتن وابا جينا بيتن الا هر دو كابدان برسنجي يك بريار ديار اما داخوازي تاوي خلشي كردستانا كداخوازي نوينراني كرد لبغدا يك رنگو يك هلويزبن بريد جمال كوتشر اندامي انجمني نوينراني عراق لفراكسيون يقرتوي اسلامي كردستان زور زور سپاس دكين كاتي خوتان بإمدا بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بێمە